شرۆڤەیە ڕووداوە سیاسیەکانی ئەم دواییانەی ئێران و کوردستان و ناوچەکە تەوەرەکانی بەرنامەی ئەم جارەمانن لە دیداری تایبەتەوە لە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتەوە. بۆ ئەم باسانەوە بۆ چەند باسی دیکە میوانداری بەڕێز کاک عەبدوڵای مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستان دەکەین. کاک عەبدوڵا بەختەوەرم کە جارێکی دیکە لە دیداری تایبەتدا تەشریفتانە لێرێ. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ هەموو کارکونانی ڕۆژهەڵات تیڤی و سڵاوێکی گەرم و گوڕیش بۆ هەموو خەڵکی خۆشەویستی کوردستان. سپاسی دووبارم. من بۆکردنەوەی دەواازەی باسەکە لە باسێکی بەناوبانگی وەکو ڕێکەوتنی ناوکی بینی ئێران و ئەمریکا و یا ئێران و پێنجێدەیەک و ئێران و زلهێزەکانی دنیا لەو دەواازیەوە من دێمەنێ باسەکانەوە کە درێژەی و پرۆسەیە یەکێک لە باسە گەرمەکانی سیاسی ئەم ئاخرانەی گۆڕپانی سیاسیە لە ئێراندا بە بتایبەت لە جیهانیشدا. خۆتان چۆنی هەڵدەسەنگێنن ئەم یەکگرتنە ئایا یەکگرتنێکی گشتگیر و کۆتاییە لە نێوان ئێران و دنیادا یان دەنا جۆرەی دیکەی بۆ دەڕوان؟ ئەگەر لە بیرتان بێ و بینەرانیش لە بیریان بێ لە ماوەی ئەم 1-2 ساڵەدا کە گوفتوگۆکانی ئێران لەگەڵ وڵاتانی پێنج زێدەیەک بەردەوام بووە، من هەمیشە پێداگریم لەسەرەوە کردووە کە سازان لەسەر پرسی ئەتۆمی بۆ ئێران ئینتیخاب و ژاردەیەکی زۆر زۆر دژوارە، تەسمیمێکی زۆر قورسە بۆ ئێران ئەوە بکە، نائیلاجە بەڵام نابەدڵیشە. سەرنجام نائیلاجیەکە بەسەر نابەدڵیەکەدا زاڵ بوو و ئێران ئامادە بوو ئەو ڕێککەوتنەی کە لە شاری ڤیەن پێگەیشتن ئەوە ئیمزا بکە و قبوڵی بکە و هەموو شتێک نیشان دەدا کە لە قۆناغە سەرەتاییەکاندا ئەوە تێدەپەڕێ، لە کۆنگرەی ئەمریکاش تێدەپەڕێ. ڕاستە زۆربە مخالیفن، بەڵام بەشی ئەوەندە نییە کە 2 لە سەر 3 سەناو کۆنگرەی ئەمریکا مخالیفی بن و لە نەتیجەدا ئۆباما بۆی تێدەپەڕێ و پێم وایە ئەو ڕێککەوتنە کە ڕۆژی 17 مانگی سپتامبرە بەڵێ ئەوە تەواو دەبێت، پەسەند دەبێت. دیارە هێشتا جێگە دەمێنێتەوە بۆ ئەو پرسیارە کە ئایا ئێران بەڕاستی بەڕێوەی دەبا، یعنی لە پرۆسەی بەڕێوەبردنەکەدا لە مانگەکان و ساڵ و ساڵانی داهاتوودا ئێران چۆن تعهوداتی خۆی دەباتە پێشەوە ئەوان. تقریبەن من هەرچی ڕۆژنامەی خارجیم خوێندۆتەوە دەڵێن ئێران تەقەلوب دەکا، بەڵام ڕەنگ بێت تەقەلوبی ئەوەندە گەورە نەکا کە ڕێککەوتن نامەکەی پێ هەڵوەشێتەوە، تەقەلوبی وردورد دەکا، بەشی ئەوەندە تێستی دنیا دەکا، بزانانی بەوەندە لێ خۆش دەبن تەشە نوجێک بێ و من کردومە و نەم کردووە و ئاخری ئارامی دەکەن. بەڵێ بۆیە لە هەر حاڵدا دەتوانین بڵێن لەم قۆناغەدا سازشی ئەتۆمی کراوە، بەڵام کەنجێ ئیجرایی دەکرێ و بەڕێوە دەچێ دەمێنێتەوە بۆ 2-3 شت. یەکیان ئەو تعهوداتەی کە ئێران کردوویەتی لەوانە ناردنە دەرەوەی یورانیۆمی پیتەندراوی تا ئێستای خۆی کە 97% یان 98% دەبێت دەستی لێ هەڵگرێ و بینێرێتە دەرەوە. دووهەم سەر لە نوێ تەڕاحیکردنەوە و گۆڕینی یەک بنەمای ئەسڵی ئاوی سەنگینی عێراق، کەمکردنەوەی ئەساسی سانتریفوژەکان و بە تایبەتی ئەوانەش ئەگەر بکاشتی حەساس چالاکیە ئەتۆمیە گومان لێکراوە پێشوەکانی ئێرانە، PMD پێ دەڵێن بۆ خۆیان لە دنیادا. ئەو چالاکیە گومان لێکراوە نیزامیانەی کە ناڵێن حتمەن بووە، دەڵێن ڕەنگە بوو بێ، دیارە ئەمریکا و سازمانە ئیتلاعاتیەکان دەزانن بووە، بەڵام ئێران دەڵێن نەبووە. بۆیە لە نێوان ئێران و ئاژانسیدا ڕێککەوتنێک مۆرکراوە بۆی ئەوانە دەرکەوێ. دیارە دەرکەوتنەکەی ڕای ناگەیەنن، ئێران ئەو تعهودەی وەرگرتووە کە ڕای ناگەێنن چۆن معلومە کردوێتی، بەڵکو ئاژانس بەڵام دەبێت ئیتمینان پەیدا بکە و راپۆرتی خۆی دەداتەوە بە وڵاتانی پێنج زێدەیەک و ئەوان لە شوورای ئەمنیەتی نەتەوە یەکگرتووەکان ئەگەر ئەم گزارشانیان پێگەی
ئەگەر ئێران تەعهوداتی خۆی بەڕێوە بردبوو لەم حاڵەدا لە ساڵی 2016 بەو لاوە ئەو داراییە بلۆکە کراوانەی ئێران وردە وردە بۆیان ئازاد دەکرێت نازانم لە چەند قیست و چۆن بەڵام ئەوانیان بۆ ئازاد دەکرێت و دەکەوێتە قۆناغی جێبەجێکردنەوە. بەڵام پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە ئایا سازشی ئەتۆمی مانای ئەوەیە لە بوارەکانی دیکەشدا سازشێکی گشتگیر و هەمەلایەنە لە نێوان ئێران و ئەمریکا یا ئێران و کۆمەڵگەی نێونەتەوەی لە ئارادایە ئەمە ناوای نابینم. پێم وایە گوتاری ئەمریکا و گوتاری ئێران لە ناوچەکەدا زۆر جیاوازە، فەرهەنگیان جیاوازە، سیاسەتیان جیاوازە، بەرژەوەندیان جیاوازە. بۆیە ناڵم غەیری مومچینە، بەڵام دەڵام ئەگەر قەرار وابێ ڕێککەوتن لە بوارەکانی دیکەشدا بکرێ، معنای ئەوە دەبێت چۆن وەک لە سیاسەتی ئەتۆمی ئێران پاشەکشەی گەورەی پێکرا، دەبێت لە بوارەکانی دیکەشدا پاشەکشەی گەورە بکە. ئەخر خۆسازان ئەمریکا دەسەڵ ناگرێ، معلومە ئێران دەبێت دەسەڵگرێتتر. ئێران بە چەند شت تاوانبارە. یەکەم داڵدەدان و پشتیوانیکردن لە تێرۆریزم لە ناوچەکەدا، شێواندن و ئاژاوەجێڕی و بێسۆباتکردنی ئەمنیەت و ئاسایشی وڵاتانی ناوچەکە، داوای لە ناوبردنی ئیسرائیل و سڕینەوەی لەسەر لاپەرەی جوغرافیا، دروستکردنی موشەکی بالیستیک لە دنیادا. جا دوای ئەوانەش پێشێلکردنی مافی مرۆڤ لە ناوخۆی خۆیدا. ئەخرە گەربیەوێ سازشێکی گشتگیر بکە، معنایەوە دەبێت ئەوانە چارەسەر بکەیت. دەبێت دەست لە سیاسەتی نابودی ئیسرائیل هەڵگرێ، دەست لە ئەو دەخالەتانەی کە دێکا لە سووریە، لە لوبنان، لە فەلەستین، لە حەماس، لە عێراق، لەم لاولەولا هەڵگرێ. یعنی بۆیە من دەڵێم ئەگەر قەرار وابێ ڕۆژێک لە ڕۆژان سازشێکی گشتگیر ببێ، معنای ئەوەیە وەکو شاعیر دەڵێ ئێران شیری بیاڵ و دوم و ئشکەمەی تر هیچی لێ نامێنێتەوە لە واقعدا. دەبێ یەکە ئەو بنەمایانەی کە 37 ساڵ ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر دامەزراوە یەکەیەکە ئەوانە لە چیس بدە. بۆ ئەوەیە کە ئەگە دیقەت بکەن خامنەئی مرەتەب ئەو قسە دووپات دەکاتەوە. ئەم سازشە لەسەر ئەتۆمە و هیچی تری تێدا بەستە نییە و لە بوارەکانی دیکەدا ئەمریکا هەر دوژمنە، ئەمریکا هەر خراپە، هەر شەیتانی بزورگە، کوڕە نەچنە من مردو ئێوە زیندوو نەچن لەگەڵ ئەمریکا بسازن. ئەوە دەڵێ. بەڵام لێرەدا شتێکی تر هەیە، هەن کەسانێک لە کۆماری ئیسلامیدا خوازیاری ئەو گۆڕانانن. ئەمەیە زا دەبێتە هۆی ململانەیەکی گەورە بووە و زۆرتر دەبێت لە داهاتوودا هۆی ململانەیەکی گەورە لە نێوان دوو خەت، دوو ڕێباز بۆ مانەوەی جمهوری ئیسلامی تەبعاً هەردووکیان بە بڕوای خۆیان بۆ بەرژەوەندی ئەم ڕژیمە و مانەوەی. بەڵام یەکیان پێی وایە کە خامنەئی و ئوسولگران و سوپای پاسداران و ئیمام جومعەکان و ئەو تیپانن، ئەوانە پێیان وایە چکۆڵەترین شیلکردنەوەیەک ئەتۆم ناعیلاج بووین، بەڵام چکۆڵەترین شلکردنەوەیەک لە بوارەکانی دیکەدا و لە سیاسەتی ناوخۆییدا بە تایبەت بەرامبەر بە خەڵک تازە شیرازەی ئەم ڕژیمە ناهێڵێتەوە. بۆی نابێ بیکەین. هەنیش کەسانێک دەڵێن ئەگەر وردە وردە لەگەڵ دنیا نەسازین و وردە وردە دەست لەو سیاسەتە خارجیە تایبەتەی کە هەیەە و باسمان کرد ئەجزاکەی چن پێکاتەکەن، ئەگەر لەوانە دەست هەڵ نەگرین ناتوانین بمێنینەوە لە دنیادا. ئەمە بە بڕوای من کێشەی گەورەی داهاتووی ئێرانە و کۆمەڵێک بڕیاری سەخت لە بەردەم ئەو ڕژیمەدا هەیە کە بە هەر بارێکی دابیکەنمانەوەیان دەچێتە ژێر پرسیارەوە. ئەرچۆندە من دەواازەی باسکەم لەسەر ئەو ڕێککەوتنە کردوێتەوە، بەڵام بە هەڵێنجانی بەشێک لە وتەکانی ئێوە من حاشیەک دەکەمەوە لە باسەکەدا. باستان لەوە کرد کە گوتاری ئێران و ئەمریکای لە ناوچەکەدا بە هیچ شێوەیەک هاوخانیان نییە، لەوانەیە سازشکردنی ئەم دوو گوتارە بێکەوە محاڵێ. بەڵام لە یەکێک لە خاڵەکاندا کە ئێستا لە ناوچەکەدا
زۆر زەقە ئەوی شەڕی دژی داعشە لەوەدا جۆرێک لە لای یەک لە پاڵی یەکدا وەستانی ئێران و ئەمریکا لەوانەیە لە هەندێک لە تەحلیل و شرۆڤەکاندا بینراوی وەک شەڕی دژی داعش پێتانوانی ئەوە دەتوانێت نمونەیەک بێت بۆ ئەوەی کە لە داهاتوودا لەسەر خاڵی زیاتر لە پاڵ یەکدا بکرێت جات بە جیاوازەکانی خۆیانەوە ئێران و ئەمریکا ببیندرێن. بەڵێ ڕاستە لەسەر مەسەلەی داعش هەرتکیان لە داعش دەدەن و ڕەنگ بێ ئەمە وا بکە لە بەعزێک جێی دیاریکراودا هەماهەنگیەک نزیکیەک لە بینیاندا بەوجود بێ لە شەڕی ئەمەلی بە دژی داعش. هەرچەند لە عێراق ئەوەشمان زۆر نەبینیوە لە گرتنەوەی ڕۆمادیدا لە شارەکانی دیکەدا هەمکاریەکان ئەو جێی ئێران هاتووە ئەمریکا کشاوەتەوە وتوێتی تا ئەو نەڕوا من دەست پێ ناکەم. لە هەر حاڵدا ئەگەر ڕاستە هەرتکیان بەرژەوەندیان لێرەدا یەکە لە دژی داعش و زۆر وڵات و لایەنیش بەرژەوەندیان یەکە. عەرەبستانی سعودیش ئەلان بە دژی داعش شەڕ دەکات کەچی ئێران و عەرەبستان هەرەوەندیان ماوە شەڕی ڕاستەوە خۆ بکەن پێکەوە. ئەمە بوارێکە بەڵام ئەی لە سووریە کوا یەک دەگرنەوە دژ بە یەکن ئەو دوانە. ئەی لە لوبنان و حیزب الله ئەی لەگەڵ حەماس ئەی لە فەوتانی ئیسرائیل کاکە لەوانە یەک ناگرنەوە ئاخر. ئەی لە تێکدانی ئەگەر یەک دەگرنەوە ئەمریکا و هەمۆچەکە چییە دەیفرۆشێ بە وڵاتانی خەلیجی فارس و وڵاتانی عەرەبی کە دراوسەی ئێرانن. ئەی ئەو هەموو پەیمان نامە ئەتۆمیە مۆردەکات چییە؟ ئەی ئەو هەمووە دنیای عەرەب بۆڵە دەکا بەسەر ئەمریکادا و پادشا عەرەبستانی سعودی دەچێت بۆ ئەمریکا بۆی قەولی لێ وەرگرێ کە بڵێ کاکە ئەگەر تۆ لەگەڵ ئێران بسازی ئێمە هەڵ ناکەین ئاوا و قبوڵی ناکەین. ئەوانە چییە؟ بۆیە ئەمریکا لەلایەن هاوپەیمانانی خۆی وەکو دنیای عەرەب لەلایەن ئیسرائیلەوە و لەلایەن هەموو دۆستانی خۆیەوە لە ژێرفشاردایە کە سازشێکی لەوە زیاتر کە مەسەلەی ئەتۆمیە نەکا لەگەڵ ئێران. و ئەمریکا گە دیقەتان کردبێ ئۆباما و جۆن کێری و هەمووی ئەوانە کە تەوزیحی سازشی ئەتۆمیەکان لەگەڵ ئێران دەدەن بۆی دۆستانی خۆیان قانع بکەن پێیان دەڵێن کاکە ئەو سازشە ئەتۆمیە دەبێتە هۆی ئەوە باشتر ڕێگەی ئێرانمان پێبژیرێت. تۆ لێگەڕێ جارێ با ئەتۆمەکەی نەبێ با پەیمانێکی پێ مۆرکن کە نەتوانێت دەستڕەسی بە چەکی ئەتۆمی پەیدا بکە بێ چەکی ئەتۆمی ئێمە چاتر ئێرانمان پێ کۆنتترۆل دەکرێت و فشارمان بۆ دێ دایمەنەوە بە هاوپەیمانانی خۆی دەڵێ. بۆیە من لانیکەم ئێستا هیچ ئاسۆیەک نابینم بۆ نزیکیەکی گشتگیری ئێران و ئەمریکا یا ئێران و دنیا. بەڵام هەر وردە کە نێوانی ئێران و ئوروپا و ئێران و دنیا کراوە لە نێو خۆی دەسەڵاتی ئێرانی و لە نێو خۆی کۆمەلگای ئێرانی ئەم فشارە لەسەر ئوسولگران و تۆندڕەوان زیاتر دەبێت. ئەریکا کە با دەست هەڵگرین لەو سیاسەت بەڵامی تر دەست هەڵگرتن لەو سیاسەتە زۆر لەو سیاسەتانەی تر کە باسمان کرد زۆر بڕیارێکی قورسە و بە معنای شێری بیالودم و ئشکەمەکەیە کە عەرزم کرد تێچوو هەزینەی زۆری دەبێت. من بگەڕێمەوە هەر باسەکەی دەستپێک واتە باسی بەڵام خەریکە هێدی ئەم پرۆسی لە مەجرا و فیلتێر و قانونگوزاریەکانی ئەمریکا و ئەکویەوەش فەرمووتان ڕەت بوو و ڕەت دەبێت. لە نێو ئێراندا هێشتا وکوونێ کۆمەڵێک پاسکاری لە بینی جناحەکاندا هەیە لەسەر ئەم بابەتە. ئەم ئیختلافانی کە لە نێو باڵەکانی دەسەڵاتدا هەیە لەسەر ڕێککەوتن ئەم انتقادانێکی لە یەکی دەگرن و ئەم شەڕڕەسانەیە ئایا شەڕێکی زەرگەریە یان دەنا واقعیەتی هەیە و هۆکاری اختلاف لە نێو دەستگای جمهوری ئیسلامیدا و لە نێو باڵە جیاوازەکانیدا چییە لەسەر ئەم ڕێککەوتنە؟ هەچی دیارە ئەگەر خامنەی نەیویست بایە و ڕێککەوتنە نەدەبوو. خامنەی هەروەک بۆ خۆشی دوای درکاندی و بە خەڵک بڵاو بووەوە بەڵام بۆ خۆی بە سەراحەتەن باسی کرد هەر لە دەورەی ساڵی ئاخری ئەحمەدی نەژاددا بە واسیتەی وڵاتی عەمان لە نێوان ئێران و ئەمریکادا گفتوگۆ کراوە. کەسەکانی نێو گفتوگۆکانیش معلومن تەقریبەن قسەکانیش معلومە و بۆچی پێش ڕۆیشتنی ئەحمەدی نەژادیش
خامنەئی موافقەتی کرد لەگەڵ و گفتوگویانە لەگەڵ ئەمریکا خۆ معلوم بوو ئەو گفتوگویانە بۆ ئەوەی بە سازشێکی ئەتۆمی بگەن معلومیش بۆ ئەمریکا چی دەوێت بەڵام بۆ کردی بۆ ئێران و خامنەئی شخصی خامنەی ڕزایەتیدا چونکە ئەو سزا ئابوووریانەی بەسەر ئێراندا سەپا بوو بە تایبەتی سیستمی ماڵی و بانکی بین المللی کە ئێران لە ئێران قەدەغە کرا بوو ئێران ڕێی لێگیرا بوو و مەسئلەی نەوت ئەوانە پێیان وابوو خامنەی و ئەوان پێیان وابوو وارزن ڕژیمی ئێران پێی وابوو و زۆرێک بە ئاشکراش دەیان کورد ئەو سزا ئابوووریانە نیعمەتی خوددایە ئێمە اقتصادی مقاومەتیمان هەیە هیچ نییە و لەوانەیە بە خازانجیش بێ و لەو قسانە زۆر دەکرا بەڵام لە ڕاستیدا وردە بۆ قەنەعەتە گەیشتن و شخصی خامنەئیان بەو قەنەعەتە گەیاند کە غەیری ممکنە بەبێ لابردنی ئەو سزای ئابوووریانە مان و نەمانی ڕژیمی جمهوری ئیسلامی لە ژێر پرسیاردایە بە مەرجێکیش ناڕزایەتی سیاسی و کۆمەڵایەتی ئەوەندە زۆر بوو بە تایبەتی دوای بزوتنەوەی سەوز کە شەرایطە سیاسیەکەش جمهوری ئیسلامی ئاسیب پەزیر کردبوو یعنی وەک جاران نەبوو ئاسیب پەزیر و زەربەپەزیری کردبوو تمەشاشیان کرد ئەو سزا ئابوووریانە لەوە قورسترە کە بتوان تەحملی کرد بۆ ڕاگرتنەوەی خۆیان تەسمیمیان کرد ئەو سازشە بکەن و لەوێ و گفتوگۆکانیان دەست پێ کرد تۆ تمەشای ئاخرین قسەکانی ئایەتوڵا خامنەئی بکە هەمیشە جاران دەیان کرد ئەمریکا محتاج بوو ئەو هاتووە داوای لە ئێمە کردو بۆ گفتوگۆ ئەم جارەی ئەخیر دەڵێ کاکە سزا ئابوووریەکان مەجبور بووین بۆ لابردنی ئەوان بیکەین یعنی دیارە فشارەکە ئەو قسەی کە هەموو کەس دەیکرد و ئەوان نیان دەکرد ئێستا ئەوانیش دەیکرد دیارە فشارە ئابوووریەکان وای لە ئێران کردو ئەم فشارە وای لە ئێران کرد ئەو سازشە بکە بەڵام و ئەویش ئەگەر ئەو نەبووە نە ڕوحانی بۆی دەکرا و نە سوپای پاسداران ڕازی دەبوو ڕوحانی بیکە لیان قبول نەدەکرد ئەوە لە ڕاستیدا خامنەی پێی قەبڵاندون و هەمووشیان بۆ قەنەعەتە گەیشتون کە ئەوە دەکرێت یعنی نائیلاجە بیکەنەوە شتێکە دەکرێت بەڵام دیارە ململانەی گەورە لە نێو ڕژیمی جمهوری ئیسلامیدا هەیە زۆر کەس پێی ناڕازین و ئەوشتان پێ بڵم مافیا ئیقتیسادیەکانی ئێران بە سوپای پاسدارانەوە و بەو مافیا ئیقتیسادیانە و بەو ڕاندخۆرە گەورانەی قورقڕۆچکەی ئیقتیسادی ئێران دەگوشن زۆرێک لەوانە پێیان خۆش نەبوو ئەو سزانە لابجێ چون لە ڕێگەی قاچاغ و دەورلێدانەوەی وەکو بۆ خۆیان دەڵێن ئەو سزا ئابوووریانە بوو کە ئەوان قازانج و خێری گەورەیان دەکرد ئەمسالی بابەکی زیندانی بابەکی زەنجانی کە هەر خۆی نییە ئەو کەسانەی لە پشت ئەوەن ئەویان قستۆتە پێشەوە بۆیە ئەو تیجارەت و ئیختیلاسە گەورە و ئەو ڕاندخۆریە گەورەیان توانی بکەن بە ناوی ئەوەی باڕزگارمان بێ لە دەست سزاکان و تەحریمەکان دەور لێ بدەینەوە لەسەرەوە بۆیە ئەو پوڵە کەڵانانە کە دەخوران و ئەو دەست بە سەرداگرتنەی ئیقتیساد و سیاست و هەموو شتێکی ئێران لەلایەن سوپای پاسدارانەوە ئەگەر سازشی ئەتۆمی بکرێ ئەوان کەمتر دەبێتەوە دەستیان تۆزێک لێ دەبێتەوە بۆیە ململانەی گەورە لە نێوان ئیقتیساددایە بێگومان ڕوحانی دەیەوێ هەتا بتوانێت دەستی سوپای پاسداران ناڵم بە کولی کورت کاتەوە بەڵام کەمی کاتەوە نفوزیان کە دیقەتتان کردبێ ڕوحانی زۆر تەچێ لەسەر ئەرتەش دەکات نەک لەسەر سوپای پاسداران هەر ڕەخنە لە سوپای پاسداران دەگرێ و هەر تاریفی ئەرتەش دەکات ئەخرەوە ناتوانێت بێسەبەب بێ بێدەلیل بێ بۆیە لەسەر ئیقتیسادا لەسەر دەسەڵاتی سیاسیە لەسەرەوەی کام خەد لە ئێران بێ ئەوان دەترسن کە ڕوحانی ئێران بەرەو سازشێکی فرەلایەنتر بەرێ و لە قسەکانیشیدا جارجارەوەی تێدایە دەڵێ ئەگەر بمان دەبێ موازبی قسەکانیشمان بین بە کەیفی خۆمان نییە هەچی دەتوانین بڵێن ئاخر دنیا لێمان قبول ناکە یعنی معنای ئەوەی دەبێت گفتمانی خۆشمان بگۆڕین جار گۆشەیەک لەو شتانەش دەدا دیارە خۆناڵە بە تەواوی دەبێت سیاستەکانمان بگۆڕین بەڵام ئەم ململانەی بینی دوو خەتە عقیدەی من هەر لە ئێستاوە دیارە لە نێو ئێران و کاریگەری گەورەشی دەبێت و هەرەوە ژوای کردووە مەجلیسی شورای دەورەی داهاتوو کە لە مانجی ئەسفەند یا ڕەشەمەی داهاتوو قەرار وایە بێ و مەجلیسی خوبرەگان
ئەهمیەتێکی تایبەتی پەیدا دەکات ئەم دەورێ. لە ڕوانگەی اقتصادی و لە ڕوانگەی لەو ڕوانگەیەوە کە لە ماوەی ئەم تەحریمانەدا و ئەم شاراندا کە بەم هۆکاری دەستبردن بۆ سازکردن و بەرنامەی ناوکی بۆ سەر ئێران بۆ لەلایەن جیهانەوە و لایەن زلهێزەکانی جیهانەوە خەڵکی ئێران تووشی نەهامەتی زۆر هاتوون. ئێستا چاوەڕوانیەکی زۆر لە نێو خەڵکی ئێراندا هەیە بۆەوەی کە بە حەق یان بە ناحەقە خەڵک حەقی خۆی بێت چاوەڕوان بێت کە کرانەوەیەکی ئابووری باڵ بکێشێ بەسەر ئێراندا وەلانی کەمێک لە ئەو خەسارانی کە بەر خەڵکی ئێران کەوتووە جۆبران بێتەوە. چەندە چاوەڕوان دەکرێت ئەم ڕێککەوتنە یارمەتیەک بکات جا لە داهاتووی دووریان نزیکدا بە بوژانەوەی ئابووری لە ئێران و بە بژێوی خەڵک. وەڵا بێگومان هەم خەڵک حەقی خۆیەتی و هەم دەشیکا و دەشبێ بیکە بەڕاستی بە دوایی بەڕێوەچوونی ڕێککەوتن نامەکە و هەتا ئێستا نیشانە و کاریگەریەک دەبینن هەتا ئێستا ئەخە تا ئێستا خۆ پارەی ئێران و پوڵی ئێرانی ئازاد نەکراوە نەخێر ئێستاشی لەگەڵ بێ خۆ کاربەدەستانی خۆیان وا دەڵێن وەزیرە ئیقتیساد و ڕاوێژکاری ئیقتیسادیەکانی ڕۆحانی دەڵێن جارێ دەڵێن هەرگیز ئیقتیسادی ئێران ئاوا خراپ نەبووە لەو 30 ساڵدا کە ڕاستیش دەکەن دەڵێن فەساد و گەندەڵی تان و پۆی وڵاتی داگرتو وەکو مۆریانە هەموو کۆڵەکەکانی ئەم نیزامەی خواردووە قسەی خۆیان ئەوانە پاشان ئەو پوڵەی دێتەوە دەستی ئێران دەگرێت چەندە 100 میلیۆن و 100 میلیارد و 120 میلیارد دۆلارە یاخێر 20 میلیارد دۆلارە ئەوەش خەریکن یعنی ئەوەش حتا جێی گومانە بۆیە دەبێت تۆزێک مەحتەل بین بیبینین بزانین چی لێ دێ بەڵام یەکشت مسۆگەرە من پێم وایە بزوتنەوەی داخوازی کار بزوتنەوەی متالەباتی لە ئێران سەر هەڵدەدا و دەبێ سەر هەڵدا خەڵک دەبێت تەوەقوعاتی خۆیان مەترەحکەن ئەریکا کە کرێکار تا ئێستا بە 6 مانگ جارێکیش حقوقی خۆی وەرنەرەگرت دێ ئەم جارە دەبێت بیدەنێ ئەو سەفەر ئێران ڕەنگ بێت تەوەڕوم کەم بوو بێتەوە بەڵام بە قیمەتی تەزریقی ڕکوودە بە اقتصادی ئێرانی لەبەر ڕکوود تەوەڕوم کەم بۆ تۆ خۆ لەبەر ئەم ڕکوودە زیاد بوو ئەخب معناوەیە بێکاری زیاد دەبێ معناوەی اقتصاد گەشە ناکە بۆیە اقتصادی ئێران زۆر زۆر لەوانە وێرانترە لەباری ساختاریەوە و زۆر زۆر لەوانە زیاتریش لە ژێر چنگی مافیاهای ڕاندخۆردایە کە بەو هاسانیە ببێتەوە اقتصادێکی ئاسایی و بەو هاسانیە جوابی خەڵکی پێ بدرێتەوە بۆیە ڕەنگ بێ ئەو بزوتنەوانە پەرە بستێن و ببنە مەیدانێکی گەورەی ململانەی نێوان خەڵک و دەسەڵات لە جیاتی ئەوەی ڕاستە و خۆ داخوازیەکان سیاسی بن داخوازیەکان کۆمەڵایەتی و ئیقتیسادی و ڕیفاهی بن کە لە ڕوانگەی منەوە هیچ شتێکی زۆر ئاساییە ئەوە و مەرجنیە هەموو بزوتنەوەیەک لە ڕۆژی دەستپێکەوە بزوتنەوەیەکی سیاسی بێ دەتوانن بزوتنەوەکان کۆمەڵایەتی فەرهەنگی ئابووری بن بەڵام لە وڵاتێکی وەکو ئێران زۆری پێ ناچێت دەبنە بزوتنەوەی سیاسیش. کاریگەریەکانی سەرکەشی سیاسی لە ئێران کاریگەریەکان دیارە و لە وەڵامەکانی خەرتاندا ئێوە وەڵامێکشتان هەر بم پرسیارەداوە کە ئێستا من بەشێکێتی باسی دەکەم و کاریگەریەکانی لەو ڕوانگەیەوە کە هەموو جارێک کوتراوە ئەگەر ئێران لەگەڵ وڵاتانی دەرەوە بە سازشێک یا بەهێوەربوونەوەیەک بگات دەستی زوڵم و زۆر و خەفەقانی لە ناوخۆ زیاد دەکات تێرۆرەکانی لە دەرەوە دەست پێ دەکاتەوە سەرکوت و سەرکوبی ئۆپۆزیسیۆن مخالفین دەکاتەوەوانە ئەم فۆرمولە پێتان وایە لەم ڕابطەیەدا سدقی هەیە دیسانیش. من ئەوەم باس کردووە هەمیشە و پێشم وایە مێژووی کۆماری ئیسلامی پشتڕاستی کردوتەوە ئەویش ئەوەیە هەتاکو سازشی خارجی بکا و تووشی پاشەکشەیەک بێ لە بواری بینەلمیلەلیدا لە ترسی خۆی
لە ترسیەوەی میلەتەکەی لێ هەڵنەستن نەخە بەخۆی دەزانێ مەحبوبیەتی نییە زۆری هەیە لە ترسیەوەی میلەتەکەی خۆی و خەڵکەکەی خۆی لێ ڕاز نەبێتەوە و لەو زەعفە خارجیەی ئەو کەڵک وەرنەگرن هەمیشە تونتر و قایمتری گرتووە جاری وایە بە کوشتار جاری وایە بە ئەمنیەتی کردنی فەزا بە هەموو نەوەیەک کوشتاری زیندانیانی سیاسی گەورە کە لە ئێران لە ساڵی 1367 هەتاوی کرا ڕێک بە دوای قبولی قەتعنامەی ئاگربەس لەگەڵ عێراق بووی تر بە دوای کۆتایی هاتن تەنانەت ئەگەر دیقەتتان کردبێ لە ئاخرین پلێنۆمێکی کە کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بووی هەر ڕێک باسی ئەوە دەکات دەڵەیە کە بە تایبەتی زەبر و زەنگ و دەستدرێژی و تونند و تیژی و تێرۆریزم و خراپکاری کۆماری ئیسلامی لە دەوروبەریش و بە تایبەتی بۆ ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد لەوانەیە زیاد بکە لە ترسی خۆی دەنەخۆ کورتی چی نەکردووە و هەر ڕێک واش بوو ئەو بۆم ڕێژکردنانەوە ئەو پیلانجێڕیە نیشانیدا کە کۆماری ئیسلامی لە دەرەوەی سنوورەکانی خۆشی بۆ تێرۆر و جینایەت و خراپکاری ئامادەیە کە خۆشبەختانە پوچەڵ کراوە بەڵام جامە بەستم چییە بەڵێ ئەو بەرنمەیەکی ئاوای هەیە بەڵام دەبێت سەرنج بدەینە ئەوەی کە وەکو جاران بۆی بەڕێوە ناچێت نیەتی چییە و دەستیش ڕنگ بێ بۆچی درێژ بکە شتێکە بەڵام بارودۆخ چەندە مەجای پێدەدا کە چۆن ساڵی 1367 ساڵ و 20 ساڵ و 25 ساڵ لەوە پێش چۆنی کار دەکرد ناتوانێت ئاوا کار بکە ئەمەیە دەستی پێڕادەگرێت جارەی یەکەم پێش هەموو شتێک وەک بە کوردی دەڵێن جاران جمهوری ئیسلامی دەیتوانی خەڵکی بێکەس کوژ کە ئەلان ناتوانێت وا بکە یەک خۆ دەتوانێت فعالێکی کرێکاری بە شێوەیەکی گوماناوی لە زیندان سەربەنیست بکە بەڵام ئەخ دنیای لێپڕ دەبێت جاران بە 5,000 زیندانی سیاسی لە ئێران ئەعدام یعنی قەتڵ بوو خۆ کوشتار بوو ئەعدامیش نەبوو کوشتاری زیندانیانی سیاسی لە ساڵی 67 کە گوایە دەڵێن 5,000 کەسێک بوون هەتا مانگە هەو ساڵەها هەر نەشیان زانی خەڵک یعنی ئەمڕۆ سیستمی ڕاگەیاندن سیستمی ئیرتیباتاتی جیهانی ئەمڕۆ ئەم شۆڕشی ڕاگەیاندنە هەموو کەسیش باسی کردووە منیش زۆر جار باسم کردووە بنەمای دیکتاتۆریەکانی هێناوەتە لەرزین وەک جاران دیکتاتۆریان بۆ ناکرێت نەک دیکتاتۆر نەماون بۆیە ئەمە جاری ئەویان بۆ ناکرێ وەکو جاری جاران و ئەمە مەسەلەن کۆسپێکی سەرڕێگایانە دنیا وەک جارانیان لێ قوبوڵ ناکە خودی خەڵک و میلەت وەک جارانیان لێ قوبوڵ ناکەیەوە بزانن خۆکوژیەکی لە ڕووی دەستدرێژیەوە کە فەریناز کردی لە ماخۆسرەوانی لە مەهاباد کردی بوو بەهۆی چڕاپەڕین و هەڵایەکی گەورە لە کوردستان بۆیە کۆمەڵگەی مەدەنی ئێران و کوردستان زۆر لە جاران سەرەڕای هەموو مەحدودیەتەکانی زۆر لە جاران خەمڵیوتر و تێگەیشتوتر و مافخواسترە دنیا وا لە ئێران قوبوڵ ناکە و ئێرانیش بۆ خۆی ئاوای بۆ ناچێتە سەر بۆیە مەرج نییە ئەوەی حەز دەکا بۆی بەڕێوە بچێ بۆیە من پێم وایە تیغی استیبدادی کۆماری ئیسلامی ئێران سەرەڕای هەموو خواست و مەیلەکەی خۆشی بەڵام کول بۆتەوە کولتریش دەبێتەوە ئەم دۆخە زۆر یارمەتی پێ ناکات کە وەک ساڵان دڕندەی بەخەرجە لە ناتوانێت با ئەویش لە دڵی خۆیدا بیەوێ بیکە و دەستیشی بۆ درێژکە ناڵم نایکە زۆر جار دەستیشی بۆ درێژ دەکا بەڵام سەرجەم کە حیسابکەی لەم دەورەدا بە بڕوای من وەک فارس دەڵێن زۆر عەوامیلی بازدارندا هەیە لەسەر ڕێگای وەدی هاتنی ئەم سیاسەتی دیکتاتۆری نە ئەو وەک جاران بۆی دەکرێت نە خەڵک وەک جاران قوبوڵ دەکەن نە دنیا وەک جاران قوبوڵ دەکات ئەو میکانیزمانە یعنی تۆتمەشا کە ئەلان دەست بۆ هەر شتێک بەرێ دنیا لێی وەدەنگ دێ و میلەتەکەی خۆی لێ وەدەنگ دێ و سەرجەم پێم وایە بەڵێ جمهوری ئیسلامی سیاسەتی ئەمنیەتی کردن و سەختگیری و تونند و تیژی لە دەستوری دایە ناژیەوێ ئەو پاشەکشەی بەرامبەر بە جیهانی خارج کردوویەتی میلەتەکەی خۆی کەڵکی لێوەرگرن و بەهرە بەرداری لێ بکەن بۆیە ئەم هەوڵانە دەدا دەبێ وریابین دەبێ بەرپەرچی بدەینەوە
بەڵام وەک جاران بۆی حاسان نییە زەربەیەک لێرە و زەربەیەک لەوێ دەوەشێنێ بەڵام سەرجەم ناتوانێ هەموو میلەتی ئێران و هەموو گەلانی ئێران بکاتە کونەوە وەک جارە. هەر لە درێژەی ئەو باسەدا من پێم وابێت دوایین پرسیارم بێ سەبارەت بە ئەو ڕێککەوتنەکە و لایەنە جۆراجۆرەکانی باسەکە ئەگەر کات هەبوو کە من دیارە هەر لەم بەرنامەیەدا پرسیاری دیکەشم هەیە ڕاستانی بکەم ئەگەر کاتیش نەبوو ئەوە دیارە لە بەرنامەی ئیدامەی ئەم بەرنامەیەدا من پرسیارەکانمان ڕاستە دەکەم ئەویش ئەوەیە کە دەنگۆکانی ئەوانەی ئێران بوو بەڵامی لە ئەمریکا ئەو ململانەی نێوان کۆماری خوازەکان و دموکراتەکان هەڵبژاردننی داهاتووی سەر کۆماری لە ئامریکا ئەو ئیختلافی کە هەیە لەسەر پرسی ڕێککەوتن لەگەڵ ئێران کە زۆری نەش ناکۆکن ئەگەری ئەوە هەبێت مەسەلەن لە دەوری داهاتووی هەڵبژاردنەکانی ئەمریکادا کۆماری خوازەکان بێنەوە سەرکار ئەمانە چەندە گارانتی دەدا بەم ڕێککەوتنە ئەم ڕێککەوتنە چەندە گارانتی هەیە لە داهاتوودا دوای نەمانی دەوڵەتی ئۆباما و هاتنە سەرکاری دەوڵەتێکی تازە بە استراتێژی بەڕوانینێکی دیکەوە ینی ئەو ئاسۆیە بەدی دەکرێت کە ئەم ڕێککەوتنە ڕێککەوتنێکی ئاسۆی کیفراوانی هەبێت گەرانتیەکی هەبێت یاندەنا لەرزانە باتەوە جوبە و مشکلانی کە من عرض کردم. بەڕاستی پێشببینی جارێ زووە بۆ ئینتیخاباتی ئەمریکا ساڵک و چەند مانگی ماوە لە هەر ئەگەرێکدا بەڵێ جارێ ئەوڵەن کۆماری خواز دێن یا دموکرات دێن لەمان چێ دەبێ لەوان چێ دەبێ یەکشت ڕوونە ئەویژۆ بەشێکی زۆری کۆمەڵگەی سیاسی و کۆنگرە و سەنا و سیاست مەدارانی ئەمریکایی و نخبەی سیاسی ئەمریکا کە خاوەن نفوزن بەشێکی زۆری ئەوانە دژن مەرج نییە لەگەڵ عینی ڕێککەوتنەکەش دژ بن دەڵێن نابێت دەستی ئێران بە هیچ جۆرێک بکرێتەوە لە ناوچەکەدا بۆیە خودی ڕێککەوتنە ئەتۆمیەکە من بە حاسانی نابینم هەڵۆشێتەوە غەیری لە یەک حاڵدا ئێران فێڵ بکە تەقەلب بکە لێ قبول ناکە پێم وانێ کەس لێ قبولکە حتا ئۆباماش پێم وانە لێ قبولکە بۆیە ئێران ناعیلاج دەکەن ڕۆژ بە ڕۆژ ئەوانە چاتر بەڕێوە بەرێ بەڵام ئەوی دەگەڕێتەوە سەر لایەنی ئەمریکا و نیشان دەدا بەشێکی بەرچاو لە ئێران نیگەرانن تەنانەت ئۆباما و دەوڵەتەکەی ئۆباماش دەڵێن لە بوارەکانی دیکەدا نیگەرانین لە دەوڵەتی ئێران و هەزار جاریان دووپات کردو تۆ تەنانەت ئەگەر دیقەتتان کردبێ هەر لەسەر بۆم ڕێژکردنەکەی کۆمەڵا وتەبێژی وەزارەتی خارجەی ئەمریکا پرسیاری لێ دەکەن لە گفتوگۆی هەفتانەدا و ئەو وەڵام دەداتەوە دەڵکا کە ئێمە لەسەر ئەتۆم سازاوین لەگەڵ ئێران دەزانین ئێران دەوڵەتێکی پشتیوانی تەرۆریزمە وایە وایە و هەموو شتەکان دەڵێ کەوا بێت تەنانەت ئۆباما و دەوڵەتەکەشی لە بوارەکانی دیکەدا دەڵێن دەوەستینەوە بەرامبەر بە ئێران و کۆماری خوازەکان کە هەر 100 تەنانە دەگەر لە دموکراتەکان کەسیی وەکو هیلاری کلینتۆن بێ ئەوی شەر سیاسەتێکی احتیمالەن سەختگیرانەتری دەبێت لە بەرابەر ئێراندا بەگشتی بەڵام ئایا ڕێککەوتنەکە هەڵدەوەشێتەوە یان نا جارێ پێشبینیەکەی حاسان نییە من پێم وایە پێم وایە تا ڕادەیەکی زۆر گرێ درراوە بە ڕەفتاری دەوڵەتی ئێران بەڵام ئەگەر بەس وەکو خامنەیی دەڵێ تەنها ئەتۆمەکە بێ و لە بوارەکانی دیکەدا هەرە و سیاسی خۆیان بەڕێوەبەرن پێم وایە دیسان مەحدودیەتەکانی سەر ئێران لە داهاتوودا دەتوانێت دەست پێ بکاتەوە. کاوەڵا زۆر سپاسان دەکەمە من لێرەدا کۆتایی بەس پرسیارەکان دێنم هی ئەم بەرنمەیە و بەڵام بە بینەران دەدەم کە لە بەرنمەی داهاتوودا کە هەر بە دوای ئەم بەرنمەدا ڕێکۆرد دەبێتم باقی پرسیارەکانتان ئاراستە بکەم. زۆر باشە لە خزمەتدا ئیجازە خۆتان بەتەوە بڵێن دەدەم. تکایە فەرموو. سپاسان دەکەم. بینەران یازید خۆشەویست گەشتینە بە هۆی مەحدودبوونی کاتەوە گەشتینە کۆتایی ئەم هەڵقەیە لە دیداری تایبەت لەگەڵ بەڕێز کاک عەبدوڵڵا مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستان ئێران دیارە باسی ڕێککەوتنی ئەتۆمی لەگەڵ پێنجێدەیەک و لەگەڵ وڵاتانی زلهێزی دنیا زۆربەی هەرە زۆری باسەکانی ئەم بەرنامەی داگرت لە من بەڵێن لە بەڕێز کاک عەبدوڵڵا شتاندووە و هەروە بەڵێن بە ئێوە دەدەم لەسەر و بەڵێنەکە لە بەرنامەی دیکەدا باسە کوردستانیەکان و پرسیارەکانی تایبەت بە ناوچەکە و ڕوودا و سیاسیەکانیان دوایانە لە بەڕێزیان دەکەین و پێشکەشی ئەوەی بەڕێز دەکرێت.
بەسپاسەوە هیوامان شادی و کامرانی سەرفرازیتانە هەتا دیداری داهاتوو.